سلااو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشەی جوانەکەی کەناڵی بادێرانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەیەم جارەی دەنجی خەڵک باز لە ئامانج دەکەین با بزانین ئامانج تا چەند گرنگە لە ژیانی مرۆڤدا هەبێت لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ دەکەین و ڕابوچوونی هاوڵاتیانی خەزای بەردەڕەش لەسەر ئەم تەوەرە وەردەگرین بینەری ئەم بەرنامەیە بن. سڵاوتان سڵاو ماندوو نەبن خافکە خوێندکاری بەڵێ خۆ ناغێت دوازدەی زانستی سەرکەوتە بنیش سپاس. باشە تۆکو خوێندکارێک چەند گرنگە ئامانجێک هەبێ ئامانجێکی دیاریکراوە هەبێ بتەوێ پێ بگەیت بەڕاستی ئامانج هەبوون لە ژیاندا زۆر گرنگە چکاکە مرۆڤ ئامانجێکی نەبیت لە ژیاندا ئەوە ناتوانێت شتێک بکات و دەویست ڕێگایەک لە خۆدانی کە ئەتول بۆوی کار بکەی بجەنگی باش دا پێی بگەی. باشە تو هیچ ئامانجێکی دیاریکراوت بۆ خۆدانەوە بەڵێ ئامانجمەیە ئامانجم ئەوەیە کەوا بتوانم بە سەرکەوتی خوێندەکەم تاواکەم و بگەم بە کۆلێژێکی بەرزەکان بەدەست بێنم لە خزمەتدا بووین. باشە پێدوان نییە ئامانجی ژماندەبوونی دەوێت وڵا بەڕاستی زۆر ماندووبوون دەوێت شەو نەخوێنی دەوێتن قوربانی دانی دەوێتن لە دەستدانی دەوێتن بەڵام ئەوەیە شتێکی زۆر باشە. باشە ئامانج هەوڵدانێکی باڵێن سەختی پێویستە یعنی دەڵێ بیهێوێ کەسەکە شتێکی بەدەستبێنێت دەبی زۆر خۆی بۆ مادی بکە یعنی واز لە قسەی ئەم لە ئەو لای بینی خەڵک بینێ دانێت زۆر جا دەڵێ قسەی خەڵک زۆر تەئسیری لەسەر ئەو ئامانجەی دەکا کە لە مێشتی مرۆڤدا هەیە. بەڵێ بەڕاستی قسەی خەڵک زۆر تەئسیر لێ دەکات چکە خەڵک دایمەن گام کەسێکەوە ئەوە هەنا پشگیری بکەن چکە هەموو چاویان لە کەوتنێتوە تو نابی گۆ بدەیە قسەی خەڵکی و ئەو شتاندەی بە خۆت ڕێ خۆت بگری و گۆ نەدە هیچ دەوروبەرت بۆەوەیدا بە ئامانجەکەت بگەیت. باش ئامانج پلانی ناوێ بەرەوە لە پلانی دەوێتن پلانەکەت بۆ خۆدانەوە ینی قۆناغەکانێک وەکو قۆنە بە قۆناغێکی هەستیاری لێسەر باڵێ پۆلی دوازە قۆناغێکی هەستیارە بتەوێت بە بەرزترین پلەی خۆت با بگەیت باڵێ خوێندنەکەی خۆت بگەیت بەرەوە نامە و پلانی خۆ داناوە بەرەوە لە پلانم داناوە چکە پلانی دەوێتن ئامانج بەبێ پلان نابیتن بۆ نمونە ئێستا من پلانم دانایە دەستبەرداری موبایل بیمە دەستبەرداری هاوڕێ و دەرچوون بیمە یعنی شتەکانم زۆر کەم کردەوە کافتری ئەو شتانە ئەوەن شەموو لە دەستدانە لەسەر خۆدانەوە کە تەنها بۆ ئامانجەکان بدێ بینم بگەمە کولەیەکی بەرز دڵخۆشتر دەمنەوەی کەوا شتەکانە دەست نەدەم. ئینشاءڵڵا سەرکەوتو دەبێ و ئامانجێکە لە دەست لە مێشکردا هەیە هەوڵی بۆ دەی بەدەستی دێنی. زۆر سپاس سەرکەوتو خوێندکاری بەڵێ خوێندکاری پۆلی دوازدەی زانستیمە لەگەڵ هیچ ئامانجەکەت بۆ خۆ دیاری کردووە پێ بگەی کە پۆلی دوازدە تەواو بکەین. بەڵێ هەروەکو ئەو برادرم کاک محەممەدەوەش هەروەکو باسی ئامانجی کرد ئامانج لە لای هەر کەسێکەوە بە شتێکی تر دیاری کراوە بۆ نمونە کەسێک کە ئامانجی دانا پێویستە قوربانی بۆ بدا ئەو قوربانیە کاتە کاری دەوێت کاتە هەر شتێکی گەورە کارێکی گەورەی دەوێتن یان قوربانیەکی گەورە قوربانی گەورە کاری گەورەی دەوێتن اینجا لەو کاتەدا ئەتو کەویستت ئامانجێکی گەورەی دابنیت لەو ئامانجە گەورەیە پێویستە تو نەگوێڕایی قسەی خەڵک بی نەک ئەو شتانی کەوات لێ دەکا بکەوی چونکە هەر کەسێک کە قسەی خراپی بۆت کرد ئەتو لە قسە خراپەکان ئەگەر سەیری بکەی ئێستا شتێکی گەورە ئەتوکەی سەیریت کرد ئەتو هەربەس بە سیرکردنی تو ملت دێشیتن بەڵام کە ئەتو ئەگەر شتەکە سەیری ژێرەوە بکەی زۆر ئاسانە تو کە سەیری شتێکی ژێرەوە بکەی ئەتو بە زۆر باسانی دەدینی بەس ئەگەر تو سەیری شتێکی بلندت کرد هەربەس بە سیرکردنیە تۆ ماندوو دەبی ئینجا لەو کاتە دەبی کارێکی زۆری بۆ بکەی. پێ دوایە ئامانجەکان هەمیشە واقعی بن یاخود خەیاڵی بەشەشی زۆر ئەو کەسانی کە ئامانجیان نەمێشتیدایە زۆربیان ئامانجەکان خەیاڵین تەنها بەشەوەکو دەڵێن بیر دەکەنەوە ئەو ئامانجە لێ مێشکێت چەند گرنگە ئامانجەکانمان واقعی بین و کاری لێسە بکەین و بۆ ئەوەی بە ئامانجەکانی خۆمان. بەڵێ ئامانج لەو کاتە هەر وەکتو گوتت کە واقعی بێیان خەیالی بیتن هەر کەسێک لە ژیرەکان لەو زانایانی ئەوانەی کە ویستیانە بگەنە بە ئامانجی خۆیان
هەر کە هەوڵ و تێکشانێکی زۆریاندایە بۆ نمونە کە وەکو زانە ئەدیسۆن کە کارەبای دروست کرد 1540 جار کە هەوڵی داوە تاوەکو ڕۆناکیەک دروست بکاتن یعنی ئەوە کاتە کاریشی زۆری بۆ کرد بۆ ئەوەی کە تو بتێ بگەی بە ئامانجەکە خەیاڵ زۆر گرنگترە لەوەی کە تو کاری دەکەی چکە تو بە خەیاڵ واد لێ دەکات کە کارەکەی بۆ بکەیت اینجا ئەو خەیاڵەیە کە تو شتەکە ڕوودات ئەگە شتەکە ئەتو خۆت بزانی سیر بکە یعنی ئەتو دەتەوێت شتێکی گەورە بکەی ئەتو بڕۆک لای ئەو کەسانی کە شتانیان کردووە کە شتانیانیش کردو ئەتو بزانی سەرکەوتوو بن لە ژیاندا زۆر باسانی دەتوانی بە هەوڵ توێکشانی خۆت نەک بە هەوڵ توێکشانی ئەوان تەنها بە ڕێگای خۆت بگەی وەکو کاک محەممەدی برادەرەکەت ئەو ئامانزای کە لە مێشتیدا هەیە با بڵێن واز لە برادەرەکانی خۆتینا مامڵێ کەم دەرچوونی دەکەی کەم بڕۆیتە سەفران کەم بڕۆینە ماڵە خزمان و واز لە مۆبایلی کۆمپیوتەر و شتانەتی ناو لە بەرخۆێنەکە وەکو واز لێهێنان وەکو واز لێهێنان نەخێر واز لێهێنان چکە شتێکە ئەتوو کە ئالوودە بووی ناتوانانی وازی لێبینی بەڵام کەمکردنەیە ڕێژدەمانە یعنی ئەتوو کە نزبەکەیت کەم کردەوە ئەتو دەبی شتێکی تر لە ڕووی بەرزکەوە بۆ نمونە کە تۆ بەکارهێنانی موبایل یا خۆت دەرچوون لەگە برادران کە کەمت کردەوە پێویستەوە قوربانی دابووی کاتە پێویستە تو دەبی خوێندنەکەت زۆرترکەی بووی کات خوێندن کە وەکو ئێمە قوتابی ئامانجمان خوێندنە با بڵێن ئەو خوێندنەکە با بڵێن ڕێژەکەت بەرز کردویتەوە وەکو خۆ دەڵێن بەڵێ بە دڵنیایەوە ڕێژەکەم زۆر بەرز کردوتەوە کە چاو لەو کەسانی ئەوانی دانەوێ کەمتر بەدەست بێنم ئینشاءالله یعنی ئەوانەی کە هەوڵی ڕوخانم دەدەن ناتوانن بە ئاسانی و بە قسەی ئەملا ئەو شتانە لەسرم بەجێ ئەو ئامانجەکە لە مێشکدایە تو کاک محەممەد ئامانجەکەی خۆتان بەدەست بێنن و بە هیوای سەرکەوتم بووی ئینشاءالله هەوڵ تێکوشانێکی زۆرماندایە و ماوەی زۆرمانیش دایتێ و ئینشاءالله لێ ناکشێنەوە سڵاوتان سڵاو چەند گرنگە ئامانج لە ژیانی مرۆڤدا هەبێ لە ژیانی خۆماندا هەبێ بە تەبیعی مرۆڤ کە دەست بە و ژیانە دەکە کە دێتە سەر ڕووی زەوی و لەدایک دەبیتن تا قۆناغێک لە قۆناغەکان گیان ناکاتەوە کە چی بکایان چینەکە بەڵام دەگاتە قۆناغێک ئەویش زیاتر لە تەمەنی مراهقیەوە دەست پێ دەکات لە دوای 15 ساڵیەوە دەبیتن تو شتێک لە مێشکت دابنەی کە دەتەوێت پێی بگەی ئەمەش تەبعاً بە ئاسانی ناکرێتن چۆن بە ئاسانی ناکرێت دەبی ئیشی بۆ بکەی ناکرێت تۆ دابنیشی و ئامانجێک کرد لە پێشە خۆت دابنێ هیچ بۆی ئیش نەکەی دەبێ ئەوەی کە بۆ ئامانجیش ئیش دەکاتن بەڕاستی دەبیتن زۆر بە مخلصی ئیش کاتن یعنی کاتی بۆ دابنێتن بە کەوتنێک و دوو کەوتن و دەکەوتن ڕانەوەستێت ینی نمونەی زۆرمان هەیە دوایین دەیان کەوتن و هەزار کەوتن بە ئامانجەکەی گەیشتیە و بەرهەمێکی جوانی پێشکەش کردێ گەشتە ئەو شوێنەی کە ئەو خۆی مەبەستیتی خۆت لە ژیانی ڕۆژانی خۆتدا ئامانجت هەبووە بەتاکید من خۆم بەو قۆناغانە تێپەڕێوم من کە خوێندکار بووم ئامانجمەوە بوو دەرەجەیەکی باش بێنم یعنی یەکێک لەو ئیشانەی کە کردم ئەوە بوو زۆرترین کاتم بۆ ئەوە تەرخان کرد کە من دەرەجەیەکی باش بێنم بەتاکید ئەوەی بیەوێ لە سەدا 97 ئەو کەسانەی کە دەیانەوێ ئامانجێک بەدەست بێنن سەرڕای زیرەکی و نازیرەکی بە دابینکردنی کات بە ئیخلاس ئیشکردن بۆ ئەو ئامانجە بەدەستی دێنن ئەوەی کێ دەڵێتن کە ئەستەمە ئەو شتە بەدەست بێنم دوورە لە ڕاستی ئامانج بەرنامەی ناوێ بەتاکید تۆ پێش ئەوەی کارێک بکەی دەبێ ڕێگاسازی بۆ ئەو ئامانجە بکەی لە قۆناغی یەکەمەوە دەستی پێ بکەی ئێستا ئێمە زۆر بەمان
دەمانەوێت بگەین بە ئامانجێک بەڵام هیچ ئامادەنین ئەو قۆناغانە تێپەڕێنین کە بەو ئامانجەمان دەگەێنی وەکو کوردەواری خۆمان وەتەنی هەر هەمومان دەمانەوێت لە پڕێک ببین بە کوڕێک بەڕاستی ئامانجی گەورە کاری گەورەی دەوێت دڵسۆزی گەورەی دەوێت قوربانی گەورەی دەوێت تۆ لە تەمەنت چەند ئامانج بەدەستدێنی ئەوەندە قوربانیشی بۆ دەدەی هەموو شتێک قوربانیدانی دەوێت باش ئامان چەند گرنگە ئامانجەکەمان واقعی بین و تەنها خەیاڵی نەبێ یعنی بتوانین ئەو ئامانجە کە لە مێشکماندادا کاری لەسەر بکەین و بتوانین هەوڵی بۆ بدەین بەدەستی بێنین بەتەئکید ئێمە وەک مرۆڤ دەبێت بە توانای مرۆڤ بیر بکەینەوە کە تواناکامان تا چەند قابیلی جێبەجێکردنە تۆ بتەوێ بڕۆی بۆ سەر مانگ و هیچ ئەساسێکرد نەبێ بۆ ئەوەی بڕۆی بۆ سەمانگ زۆر ئەستەمە بەڵام کاری تر هەیە کە تۆ دەتوانی پێی بگەی هیچ ئەستەم نییە تۆ توانانەکانی خۆت لەبەر چاوە و ئیشت کردووە لەسەر ئەوەی توانەکانت پەرە پێ بدەیت کە تۆ توانەکانت پەرە پێ بدە پەرەپێدا تەئکید دەگەیە ئەو ئامانجەی کە دەتەوێت بەدەستی بێ چەند گرنگە گوێنەدان بە قسەی خەڵک ئەو ئامانجانی کاتی تو لە مێشکتدا هەیە زۆربەی کات قسەی خەڵک زۆربەی کات خەڵک ئەو کەسەی کە سار دەکاتەوە لەو ئامانجی کە لە مێشیدا هەیە یان ناوێت و کارەکەی من بە زۆری ئامۆژگاریشم بۆ خۆشم بۆ زۆریش لەوانەی کە ئامانجێکیان هەیە لە ژیان دەیانەوێت بەدەستیان بێن یانیش دەیانەوێت بە شتێک بگەن خۆیان لەوانەیە نەزانن چییە دەیانەوێت بگەنە جێگایەکی بەرز ئامانجێکی بەرز بەدەست بێن بەڕاستی من پێم وایە دەبێت لەو کەسانە دوورکەویەوە کە کەسانی سلبین ینی تەنها لایەنە خراپیەکان و لایەنە زەحمەتەکانی ئیشەکە دەبینن زەحمەتترین کار زەحمەتترین ئیش دەتوانی بە هەر کەسێک بتەوێت ئەنجامی بدەی بە هاندان و بە ڕێگا خۆشکردن تۆ دەتوانی بە قسەی ئیجابی کەسی تەمبەڵ کەسی نابوێر بوێر بکەی و خۆی بگەێنێتە ئەو ئامانجەی کە خۆی دەیەوێت ئامانج چەند گرنگە لە ژیانی مرۆڤدا هەبێ باوەڕکە ئامانج هەموو شتێکە ئەگە ئینسان ئامانجی نەبوو لە دنیادا فاشلە هەر کەسێک بتوانین لە عمری خۆی ئامانجی خۆی تەرخان دەکات نەزانێت ئەو تیرەی دەدەستی لە شوێ دەداتن ئەو ئامانجەکەی فاشل دەبێتن داوا علی ئێستا من وا هەز دەکەم گەنجی ئەو زمانەی بەڕاستی بێ ئامانجە ئامانجی هەمووی فەوتاوە لەبەرچی چەند هۆکارێک هەیەکەوە یەکەمیان بە خودی خۆی ئەو ئامانجەی هەیتی دیار نایەخی دانابڕی لە دەرونی خۆی دەرنانی ئەوە هەست پێ ناکە کە ڕۆژە لە ڕۆژان ئەو دروست کرا بۆ ئامانجێک بکات من داوا دەکەم ڕاستی گەنجەکان بێنە سەرەوە لەسەر ئەو بابەتی دوم حکوومەت دەبی بەڕاستی لە هەموو شتێکدا ئامانجی هەبی چۆن ئەو وڵاتی بەڕێو دەبە ئامانجی هەبی مە لە حکوومەت بابرن 3 هەیە یەکەمان ئامانجمان هەیە مەدای هەفتەک ئامانجمان هەیە مانگ ئامانجمان هەیە ساڵ گەورە دەوڵەتەکان ئامانجیان هەیە 40 ساڵ بەڵام ئامانجی ئێمە لە کوردستان ماشەڵڵا چادەکری پاشی هەفتەی وڵی شتێکمان لەبیر کرد من هەست پێ دەکەم بەڕاستی ئامانجەکان نایەتە دی باش ئامانج لە کوردستان پێ دوای نایەتە دی بەڵێ نایەتە دی بۆ لە تاکەوە دەست پێ دەکە هەتا حکوومەت هەر هەمووی ئامانجەکانیان نایەتە دی لەبەرچە سەبەبەکەی ئەوەیە کەسمان ئامانجەکانی خۆمان دەرنایەخین دەرنابڕین ڕاستی ئامانجەکانمان زۆربیان خەیاڵین یعنی بە دوای شتێک کەوتین ماڵنە شتێکمان لە مێشکیدایە ئەو ئامانجە نییە ناتوانانی ئمە بەدەستی بینی من لەسەر ئەو قسەی تو لە ساڵی 91 ئامانجمە بوو کە حکوومەت تازە خلاص عنی حکوومەتێک دروست دەبی
ئامانجی هەموو هاوڵاتێکی کوردی تەنفیز دەکات. من تێگەیشتم لەو لە نۆتێکەوە تاکو ئێستاکە ئێستا لۆم دەرچۆنە خێر ئامانجەکەەوە دەرنەچوو. بەڵێ بەڕاستی ئامانجمان زۆر نییە لە ڕاستی لە ژیاندا لە هەموو بابەتەکاندا. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان داوا دەکەین بەڕاستی ئامانجی لەو خەڵکی ڕۆم بکاتەوە. ئامانجی ڕۆم بکاتەوە ئایا لەگەر حکوومەتی مەرکەزی پێک دێت ئایا ئەو خەڵکە هەروە دەزوالابی یەک ساڵە ڕاتیبی ئەو خەڵکی بە نیوە چەلی درایە کە 6 مانگ درا هەمووی نەدرا ئەوانە هەموو دێتەوە سەر ئامانج هەمووی دێنەوە سەر ئامانج ئەگەر چێم بابەتەکەم لە ئامانج کردە ناو حکوومەت بەس بەڕاستی وایە. باش هەر لەسەر ئامانجە قسەی خەڵک ئەوە بووە کاری تێ بکە لەسەر کەسەی کە ئامانجەشی لە مێشتیدا هەبی قسە و باسی خەڵک. ئەگەر هاتووە ئەو کابرا لەسەر ئامانج پەروەردەکرابی نەخێر قسەی خەڵکیش تەسیری نیە تەسیری نەخێر هیچ کاریگەرێکی ناخە چونکە ئەو ناخیوی ئامانجەشی بۆ خۆی داناوە هەموو دنیا هەستی ئەو ئامانجەی دێنتە دی خۆشەویستیە خۆشەویستی نیشتیمانە ئەو پارە و ئامانجێتی یان ئەو ئیشەی کە دەیکا ئەو کاسبی کە دەیکا هەمووی بە جۆرە ئامانجێتە دی. کابراک دەتوانێت من زۆر نمونەم هەیە لە نمونەی بەسیتری کابرات گوتی من دەوی ببم بە ڕئیس حکوومەت لە یابان چۆن دەبتە ڕئیس حکوومەت پاشی ماوەی کەم بووێ شەو درێخی نەدا بە ڕۆژ و بە شەو بە هەموو ئەوەکانی خۆی سرف کرد گەیشتە ئامانجەکەی خۆی کەەوە کۆڵنەدانی زۆر پێویستە بەڵێ. سڵاو سڵاو لە تۆش سپاس خوێندکاری بەڵێ قۆناغی سێم زان کۆی دەخۆین بەڵێ بەشی کوردی سەرکەوتوبی چەند گرنگە تۆ وەکو خوێندکارێک گرنگی بە ئامانجەکانی خۆمان بدەین با بڵێن هەمووی ئامانجەکان هەر کەس و ئامانجێکی لە مێشتیدا هەیە چەند گرنگە گرنگی بە ئامانج بدەین و ئامان چەند گرنگە بۆ ژیانی مرۆڤ. بەڕاستی زۆر گرنگەوە پێویستیشە ینی مرۆڤ زۆر گرنگی بە ئامانجەکانی بدات و هەرگیز ینی کۆڵ نەدات هەر بەربەستێک بێتە پێشی هەرگیز کۆڵ نەدات و بەرەو ئامانجەکانی ینی وەکو بڵێ تێبکۆشێت و قوربانی بدات هەرگیز واز لە دەست لە ئامانجەکان بەرنەدا. باشە ئامانج چەند گرنگە بۆ ژیانی ڕۆژانەی مرۆڤ ئەو شتێکە لە مێشتیدایە ئەو خەیاڵی لە مێشتیدا هەیە لێرە بیکاتە واقع. بەڵێ بەڕاستی بەڕای من ینی لە پشتی نان و ئاو و هەوای ئامانج زۆر گرنگە بۆ مرۆڤ چکاگە ئامانج نەبی تۆ ناژی بەڕاستی دەبێ هەر ئامانجێکە دەرەبێت جا ئامانجی ئاینی بیت یاخود ئامانجێکی تر بیت یان بۆ نمونە دەستکەوتێک بی شتێک گەرەکرد بیت ئامانج بەبێ بەرنامە دەکرێت نەخێر هەرگیز ناکرێت دەبێت بەرنامەت هەبێت و دەبێت زۆر گرنگی پێ بدەیت بەرنامەت هەبێت و هەروەها زۆر ینی هەوڵی بۆ بدی خۆی بۆی ماندی بکەیت. ئامانجت هەبووە کە ببیە مامۆستاکە تۆ خۆ لە بەشی زانکۆ تەواو دەکەی ئامانجی وات هەبووە کە دەربچیت و ببیتە مامۆستا. بێگومان من هەر لە سەرەتاییەوە ئامانجەکەم ئەو ببووم بە مامۆستای کوردی و حەزم لە زمانی کوردی و زمانی خۆم و حەزم کرد زیاتر بخوێنم و پەرە پێ بدەم شتێک بۆ نمونە لە ڕێزمان شتێک ناقساکێت شتی هەبیت پەرە پێ بدەین و باشتری بکەین. باشە قسەی خەڵک چەند گرنگە بۆ تۆی مرۆڤ با بڵێن بۆ ئێمە ئینسان کارمان تێنەکە لەسەر ئەو ئامانجەی کە لە مێشمان هەیە. بەڕاستی قسەی خەڵک ینی وەکو بەردە ینی هەر بکەی سەر شانت هەر گۆ بدەی قسەی خەڵک هەر بەردەکە وەکو چیالێتی لەسەر بشانە جا قسەکە بکەی بن پێت باشترە پێ بەرز دەبێەوە ئەو بەرشترە لەوەی کە جێ لە قسەی خەڵک نەدەیت چکە تو بە خۆت وجدانی خۆ ڕازیکەی بە خۆت ئەوەی لە دلت هەیە بەدەست بێنە و وجدانی خۆت ڕازیکە و ئەوی شەی باشە بکە و قسەی خەڵک گرنگی چکەوان هەر ڕەخ نەدەگەن. باشە بەشێک لە هاوڵاتیان و بە خەڵک دەڵێن بە زەحمەت ئامانج لە هەرێمی کوردستان دێتە دی پێ دوایە تۆ خوێندکارێک ئامانج دێتە دی بەگار کۆڵ نەدات. بەڕاستی وەکو گۆڵمان ینی زەحمەت و ئاسان بێت چکە چەند زەحمەت بێت تو دەبی هەر بە دوای ئامانجەکەت بچی ئەجاگەر زەحمەت بێت تو کۆڵ نەدەی یان تو هێشتانەوە زیرەکتری کە بە ئاسانی ئامانجەکەی بەدەستێنەوە. ئامانج پێویستی بە هەوڵدان بێگومان. تو هیچ ئامانجەکەت هەبوو لە مێشکت؟
بەڕاستی ئامانجی منەرەوە بووم بە مامۆستا و دایک و بام لە خۆم ڕازی کەم و خوای خۆم لە خۆم ڕازی کەم وەرە ئەمانەی ئامانجە. سڵاوتان لێبێ. هایکە سەلامتر چاوام چەند گرنگە ئامانج لە ژیانی مرۆڤدا هەبێ؟ دەکاک محەممەد ئامان زۆرمی مە هەموو مرۆڤێک دەبێ ئامانجیە بیتە ئەگەر ئامانج نەبی ژیان ناکەیت و ئامانج لەگەڵ ئامانج نەعیە هەیە ینی با بڵێن هەندە ئامانچایە خەیالیە ینی بەس بە خەیاڵە چەندی هەولیش بدەی ناگەی ویت مەسەندی ئامانچێت و لە ژیان دەبی ئامانجەکتەبی بۆ نمونە من گەنجێکم ئەمڕۆکە دەبێ مستەقبەلی خۆم ڕاستای مستەقبەلی خۆم بکەم کو دەیگەمێ مثلا دەبی هەولی بدەم ئیشی لۆ بکەم. باش ئامانج بەرنامەی ناوێ؟ بەدی بەرنامەی دەبێت دەبی پلان تەبیتن لە بۆی و بزانی بە چ مەرحەلەیەک دەگێ بە چ هەولێک دەگێ شەرنی مەسەڵەن ئامانچەیە زۆر گەورەیە و دەبی زۆر هەولی لۆ بدەیت وەختی دەبێت دەی بێنە درێژ بیتن. باشە هیچ و هیچ ئامانجەکەت هەبوو هیچ شتێکت لە مێشتیدا بووە حەزی پێ بکەی بگەیت؟ بەێ چەند ئامانجێکمە بیە لەخوا بە زیاد بێت زۆربیان بەدی هاتیش بەزام هەشم بیا بەنی و ئامانجانەی کە بەدەست تێناوە وڵە زۆر هەولیشمدایە و برادران زیاتر لەگەڵم هەولیاندایە و زۆر هاوکارم بوون و ماڵی هاوکار بوون و یەک لەوان پرۆسی زەواز بوو ئامانج بوو پرۆسی زەواز بەدی بینم ئەلحەمدوللا کردم و نەزەعاتشمینایە. باش زۆر جا دەڵێ بەدەستێنانی ئامانجەوە ئاسان نییە سەختە جگە لەوەش هەندێک جار قسەی دەور و بەر خەڵک زیاتر ئامانجەکەت لێ زەحمەتتر دەکە وایە قسەی کۆمەلگا زۆر زۆر باوە ڕاستی ئێستا زۆر متەئەسرە یان برادەر زۆر متەئەسرە بەس ئەگە تو شتێکت هەبێتێ نابی زیاتر جیبەوانە بدەیت دەبێت زیاتر هەوڵ و ئامانجی خۆت بدەیت قسەیوانی بەلاوەنی پێ دوای ئامانج گرنگە لە ژیانی ڕۆژانی خۆمان وامڵێ ئەو پلان و بەرنامەت هەیە کە بمانەوێت بەدەستی بینین هەوڵی بۆ بدەین کۆڵی نەدەین حتمما نابی کۆل بدەیت تو ئامانجێک تەبی هیوایەتێک هەیە دەبی هەوڵ لێ بدەیت نابی کۆل بدەیت کۆل بدەیت پێی ناگەی. چەند گرنگە ئامانج لە ژیانی مرۆڤدا هەبێت؟ ئامان زۆر گرنگە ئەگەر بەشەر لێدی بڕوە ئامانجەکە زۆر گرنگە بەڵام لە کوردستان نایێتە دی ئەنی شۆلە بەلێ بۆ نایەتە دی شۆلێکی دەکەی یعنی چانابی شۆلەکە نەڕاتە بە نە معاشەیە ساڵێ سێ معاشتێ چار معاشتێ یعنی ئامانج ستۆبێتە دی ئەگە کاسیبێک نەبی ڕاتبەک نەبی ئیشێکش پێ بکەی. باش ئامانج پەیوەندی بە پارەی هەیە ینی بەێ هەموو شتێک ئامانج بە پارە تێتە دی ئەگە ئامانج بە پارێتە دی کەواتە هیچ نییە. تو وەکو گەنجێک ئامانجەکەت هەبووە لە مێشکرد لە داهاتوو لە خەیاڵت شتێک پرۆژەیەک شتێک لە مێشکدا هەبێ گرنگی پێ بدەیت دروستی بکەی دایبینێ هەوڵی بۆ بدەیت؟ وڵە بەخوای بەشەر ئامانجی هەموو شتەکە یعنی ئیشێکی بکە کاسیبێکی بکە بەڵام ئامادەکەی ئەگە دەکەشی نایەتە دی شۆلەکە نایەتە دی لەمە ڕاتب نییە شۆل نییە و باش چەند گرنگە ئەو ئامانجەی کە لە مێشکماندا هەیە کۆڵی بۆ نەدەین با بڵێن نەجارێک سەرکەوتون دوو جاران هەوڵی بدەین بۆ 3 جار بۆ 4 جار هەوڵی بۆ بدەین. بەخوای ئامانجەکە ئەوەیە زۆر هەولیش بدەیت بەڵام لە کوردستان بێفایدەیە ئەگە چەند هەوڵ دەدەی یعنی ئامانجەکەی بینی دی شۆلێکی بکەی نایەتە دی ئەو ئامانجە ئەویش هیوابووتی لێرە ئەویش هەموو لە بە پارەکەیە پارەکە نییە شۆل نییە معاژ نییە و کە دەکەشی ئیشەکە نییە و یە خسار دەبی زەرەرە ئەوەیە ئەوەی کە بێ موچەیی بێ موچەیە بێ معاشە و ئەزە ئیشێک ئەگە بکەشی لێ زەرەری لە وەختەی لەو زەمانی ئێستا هیچ ئامانجەکە لە مشتی خۆدان لە خەیاڵی خۆدانە نایە کە بڵێ ئەمن بۆ ئەوەی کە سبێنی هەڵدەستم ئەوەی دەکەم ئەو بەرنامەمەیە سبێنێ وا دەکەم ئەو بەرنامە هیچ ئاماز لە مێشکم نەماوە لەبەر نایەتە دی
هەوڵیشت بۆ دایە هەوڵم زدای زۆر هەوڵم دایە چەند کاسبی کرد عاملاتیم کردیە لە من دەستی وەستای نەبیت مەیز گوتم دکانێکی دادەنێم ئەو دکانیش ئێستا نایەتە دی دکانم دانایە شۆل نییە و کاسبی نییە و ڕۆژانە ینی زەرەریش دەکەن لەسەر دوکانی چ دانەوە خەزراوت تەڕە شەکانتان باشە وڵا ئیشەکە شەمبیان و پێنجشەمانەیە ئەوی دی هەمووی چ نییە ینی ساڵانە مانگانە زەرەریش دەبی لەسەر لەبەر مەعاژ نییە و شۆل نییە و کەس نایتەن کاریگەری زۆر کردیە ئەرێ وڵا زۆر کاریگەری مەعاژ نییە و ئەگە مەعاژ نەوێت ئینسان بە چ شتێکی بکردن بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتای بەرنامەیەم جارەمان لە قەزای بەردەڕاش ئەوێکی ویستی بوون ئەمە ڕابوچنی هەوڵاتانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاسی ئەوەی دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە ڕێز خۆشەویستی من قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ